ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە 15 تەموزی 2025تان پێشکەش دەکەین کاتێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. ئیشیگری ئازادی بۆ ئازادی جستەی ڕێبەرۆجەلان لە ستراسبورگ لە هەفتەی 683 خۆیدا بەردەوامە. ئیشیگری ئازادی کە 13 ساڵە بە داخوازی ئازادی ڕێبەرۆجەلان لە شاری ستراسبورگی فرانسا دەستی پێکردووە لە هەفتەی 683دا بەردەوامە و لەم هەفتەیەدا ئەحمەد نوسرەت و سینان ئاکتار و دۆزگۆن ئیسلاک کە لە شاری دانهاغی هۆڵەنداوە چوبوونە ستراسبورگ ئیشیگریەکەیان لە ژنانی نێونەتەوەی کە کەمپینی ومەندیفێند ڕۆژاوە بەڕێوە دەبن وەرگرت. ئەحمەد نوسرەت لە سەرناوی گروپەکە ڕێگەیان کە لە پارادایمی نوێی ڕێبەرئۆجەلانەوە هێز وەردەگرن و بانگەوازیشی لە دامەزراوەکانی وەک کۆنسێ ئەوروپا و کۆمیتەی ڕێگری لە ئاشکەنجەی نێونەتەوەی کرد و وتیشی بەدیلگرتنی ڕێبەرئۆجەلان بەدیلگرتنی هەمومانە و ڕێبەرایەتی ئێرادەی ئێمە و داوای ئازادکردنی ئێرادەمان دەکەین. نوسرەت هەروە ڕاشی گەیان پارادایمێکی نوێ پێش دەکەوێت و چەکدادەنرێت و وتەیەکی ڕێبەرئۆجەلانی لا چاو پێکەوتنی ساڵی 1970 بەبیرهێنایەوە کاوت بووی باوەڕم بە هێزی سیاسەتە. دووپاتیشی کردەوە ئەمڕۆژ باوەڕی خۆی با هێز و گەل و سیاست دەپارێزێت. شاندی مراڵی دەم پارتی لە ڕاگەیاندراوێکی نووسراودا ڕایگەاندووە ماوەیەکە هەندێک لایەن لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان چەند وردەکاریەک بڵاو دەکەنەوە کە گوایە تایبەتە با دیدارەکان لا دوورگەی ئیمراڵی و لەسەر ئەم بناغەیە شرۆڤە دەکەن. لا درێژەی ڕاگەیاندراوەکەی شاندەکەی ئیمراڵی دەم پارتی داهاتووە بێگومان ڕایگشتی مەراقێتی بزانە دیدارەکانی نێوان بەڕێز ئۆجەلان و شاندەکەمان چۆن بوو بۆ چوونەکانی بەڕێز ئۆجەلان دەربارەی پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک چییە بۆیە چاوەڕوانی زانیاریەکانە و بەدووادا چوون دەکەن لەبارەی دیدارەکانەوە شاندەکانمان زانیاری بۆ ڕاگەیاندنەکان و ڕایگشتی بڵاو کردوێتەوە و پێویستە بێجگە لەو بەڵگە و زانیاریانەی کە شاندەکەمان بڵاوی دەکەنەوە هیچ کەسێک باوەڕ بە بەڵگە و زانیاری چەواشەکارانە و بێبنەمان نەکات. هەروە دەشڵێن وەک بنەمایەکی کۆمەڵگەی دیموکراتیک ئێمە ڕێز لە هەموو بۆ چۆنێکی نەیار و لایەنگرانە دەگرین بەڵام ئەو هەڵویستانەی کا پشت دەبەستن بە زانیاری ناڕاست و بەڵگە و زانیاری بێبنەما وەک هەوڵی تێکدەرانە دەبینین. هەروەها دەشڵێن بابەتەکانی پەیوەست بە ئاشتی کۆمەڵایەتی گفتوگۆ و کۆبوونەوەی جددی و متمانە پێکراو تا ئاستێکیش نهێنی لە خۆ دەگرن و وەک دەم پارتی و شاندی ئیمراڵی دەم پارتی زۆر باوریایەوە کاری خۆمان دەکەین. ڕاشێنگاندۆ هەموو دیدار و کۆبوونەوەکانی دوورگەی ئیمراڵی بە بەشداری شاندەکەی ئێمە ئەنجام دراون و لەمە بترازێ بانگەشەکانی تر دوورن لە ڕاستیەوە و هەروەها بێجگە لەو بەڵگە و وردەکاریانەی کە شاندەکەمان بڵاوی دەکەنەوە نابێت باوەڕ بە هیچ وردەکاری و بەڵگەیەکی تریش بکرێت و لە کۆتاییشدا ڕایانگەاندۆ بەڕێزەوە ئەم سەرنجانە بۆ ڕایگشتی دەخەینە ڕوو. هەروەها بڕیارە شاندی دەم پارتی لەبارەی پرۆسەکەەوە لەگەڵ یلماز تۆنج وەزیری دادی دەوڵەتی تورکیا ڕۆژی چوارشەممە کۆ ببنەوە. ئەندامانی شاندی ئیمراڵی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی پەروین بوڵدان و فایق ئۆرۆل و مەدحەت سەنجار لەبارەی پرۆسەکەەوە لەگەڵ یلماز تۆنج وەزیری دادی دەوڵەتی تورکیا کۆ دەبنەوە. دەستەی بەڕێوەبەری ناوەندی پارتی هەرێمە دیموکراتیکەکان دەبەپە دەربارەی هێرش و پەلاماری پۆلیسەکان بۆ سەرخێزانێکی دەکەسی لە بایرام پاشا بە هۆکاری گوێگرتن لە گۆرانی کوردی ڕاگەیاندراوێکی بڵاو کردوتەوە. دەبەپە ڕاگەیاندووە ئەمە ڕووداوێکی تاکە کەسی نییە و داوای کردووە هەموو ئەو پۆلیسانی کە بەشدار بوون لە هێرشەکەدا لە کار دوور بخرێنەوە و کەسانی بەرپرسیار دادگایی بکرێن. هەروەها دووپاتیشیان کردوێتەوە ئەم هێرشانە دوژمنایەتێکی سیستەماتیکە دەژی ناسنامە و زمان و هەبوونی کورد و ئەو توندەتیژی کا لە بایرام پاشا دەرکەوت دەرەنجامی سیاسەتی نژاد پەرستیە کا ساڵانێکە بڕێوی پێدەدرێت. هەروەها دەبەپە جەغ دەکاتەوە پێویستە دەست بەجێ لە کۆڵینەوە لە ڕووداوەکەی بایرام پاشا بکرێت و دەشڵێن دەبێت دەست بەجێ هەموو ئەو پۆلیسانی کە لە ئەشکەنجە و هێرشەکەدا بەشدار بوون لە کار دوور بخرێنەوە.
لا ناوەندی چەندی کوردی لا شاری لیماسۆلی قوبرس بۆ شەهیدانی مانگی تەمووز و هەروەها شەهید عەلی حەیدەر قەیتان مەراسمێکی یادکردنەوە ڕێکخرا. سەرەتای مەراسیمەکە بە خولەکێک وەستان بۆ شەهیدانی مانگی تەمووز و هەموو شەهیدانی ڕێگەی ڕزگاری دەستی پێکرد و لەزگین سەرحەد سیاسەتمەداری کورد لەوێدا ئەوتاری پێشکەش کرد و سەرنجی قسە سەر گرنگی مێژووی بەرخۆدانی 14 تەمووز و دواتر لە مەراسمەکەدا بەڵگە فیلمێک لەسەر بەرخۆدانی ڕۆژووی مردن نمایش کرا و مەراسمەکە با بەرزکردنەوەی دروشم کۆتایی پێهات. هەروەها لە شاری مانتاس لا جولی فەڕەنسا بۆ شەهیدانی بەرخۆدانی ڕۆژووی مردنی مەزنی 14 تەمووزی 1982 شەهید هارۆن جیڤان کە لە ساڵی 2020 لە خەرزان شەهید بووە مەراسمێکی یادکردنەوە ئەنجامدرا. لە مەراسمەکەدا تیشکرایەسە بەرخۆدانی زیندانی ئامەد و دووپاتیان کردەوە کە ڕۆحی بەرخۆدان و هەبوونی 14 تەمووز هێشتا خۆی نیشان دەدات. هەروەها دووپاتیشان کردەوە کە شەهید هارون جیڤانیش لە میراتی بەرخۆداندا درێژی بە هەڵویستی فیداکارانی ئاپۆی داوە. لە مەراسیمەکەدا سەمفۆزیۆنێک دەربارەی شەهیدانیش نمایش کرا و مەراسمەکە باوتنەوەی دروشم کۆتایی پێهات. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە ئامادەبوونی مەسعود بارزانی و بافڵ تاڵبانی کۆبوونەوە و ڕاگەیاندراوێکی هاوبەشیان پاش کۆبوونەوەکە بڵاو کردەوە کە تێیدا هاتووە ڕوودا و پێشاتەکان و کێشە و گرفتەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ بە تایبەتی شایستەداراییەکان و موچەی فەرمانبەرانی هەرێمیان تاوتوێ کردووە. ئاماژە بۆش دەکەن کە هەردوولا هاوڕا بوون کە هەموو هەوڵەکان چڕ بکرێنەوە بۆ چارەسەری کێشەی دابینکردنی موچە و شایستەداراییەکانی هەرێمی کوردستان و بە گوێرەی ڕاگەیاندراوەکە بەشێکی دیکەی کۆبوونەوەکە تەرخان کرابوو بۆ زیاتر پتەوکردنەوەی پەیوەندی پەدەکەویەنەکە بۆ ئەوەی ئاستەنگ و ئاڵنگاریەکان تێپەڕێنن و پارێزگاری لە قەوارەی هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی بکەن. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم لا ڕوونکردنەوەیەکدا بڵاوی کردەوە شەوی یەکشەممە 13 تەمووزی 2025 بەهۆی گربوونەوە و خۆپیشاندانی بەشێک لە هاوڵاتیان لا سنووری شارەدەی ورتێ لە ئیدارەی سۆران لە ئەنجامی گرژیدا هاوڵاتیەک بە ناوی حەسەن ڕەحمان بۆتە قوربانی. هەروان ڕاشی دەگەێنن ئەمە لە کاتێکدایە کە لە گرتا ڤیدیۆیەکەیدا دەردەکەوێت کە لە ناوخۆ پیشاندانەکاندا هاوڵاتیەک لەلایەن ئەندامی هێزە ئەمنیەکانەوە تەقی لێ دەکرێت و دەکوژرێت. ئاماژەیان بەوش کردووە کە دەست بەجێ لایەنە پەیوەندیدارەکان ڕاست پێردراون بۆ لێکۆڵینەوەکردن و گرتنە بەری ڕێکاری یاسایی هاوڵاتیان و کەسوکاری قوربانیەکە دڵنیا دەکەنەوە کە مافی هەمولایەک پارێزراو دەبێت و لە دادگادا ڕێکاری یاساییش جێبەجێ دەکرێت. با دروشمی بە ڕۆحی بەرخۆدانی 14 تەمووز وەک سۆسیالیستێک بژی با پێشەنگایەتی ژنان و گەنجانی شنگال و یەکێتی گەنجانی زەدیخان و بە بەشداری گەنجانی کند و ناوچە جیاوازەکانی شنگال ڕێپێوانێکی جەماوەری لە بەڕێوەچوو زیندانیانی شەهیدانی بەرخۆدانی 14 تەمووز لە زیندانی ئامەدیش بەبیرهێنرانەوە. هەروە ڕاگەیاندراوێکیش بڵاوکرایەوە و ڕایانگەیاند وەک گەنجانی زەدی لەسەر بنەمای بەبیرهێنانەوەی شەهیدانی بەرخۆدانی 14 تەمووزی زیندانی ئامەد ڕێپێوانمان ئەنجامدا و لە ڕێپێوانەکەدا شەروان شنگالیش ئاماژەی بۆ کرد کە ئەم کاتی ئێمە تێدان زۆر گرنگە و هەنگاوی زۆر گرنگ لەلایەن تەفگەری ئازادیەوە بۆ داهاتووی گەلانی ژێردەست دەنرێت و ئەمە ڕۆحی بەرخۆدانی زیندوی زیندانی ئامەد نیشانی هەموو کەسێک دەدات. لە کۆتاییشدا شەروان شنگالی باسی لە پرۆسەکە کرد کە ڕێبەرۆجەلان بەڕێوەی دەبات و دەیگەێنێت بە سەرکەوتن و وت ئاماژەی بۆش کرد کە لەمڕۆوە هیچ کەسێک ناتوانێت نکۆڵی لاش و ناسیان بکات چونکە لە کاتی بەرخۆدانی زیندانی ئامەدەوە تا ئێستا بۆ ناسنامی گەلان قوربانی گەورە دراوە.
بەرەبەیانی ئەمڕۆ لە ڕێگەی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی بۆمڕێژکراوەوە هێرشکرای سەرکێڵگەی نەوتی ئەتروش لە شارۆچکەی شێخانی سەر بە پارێزگای دۆهۆک و بەهۆیەوە دووکەڵێکی زۆر لە کێڵگەکە بەرز بووەتەوە. هاوکات تا ئێستا هێزەمنیەکان هیچ زانیاریەکان لەباری هێرشەکەی سەرکێڵگەکە نەخستووەتە ڕوو، بەڵام دووکەڵێکی زۆر لە کێڵگەکە بەرز بووەتەوە. شەوی ڕابردووش لە ڕێگەی دوو درۆنی بۆمڕێژکراوەوە هێرشکراوەتە سەر کێڵگەی نەوتی خوورمەڵە لە سنووری پارێزگای هەولێر و تا ئێستاش زیانەکان نەزانراون. بەپێی هەواڵێکی ڕۆژنامەی ساندەی تایمز، بریتانیا دەیەوێت بە خێرایی ئەو کۆچبەرە عێراقی و کوردانە دیپۆرت بکاتەوە کە دەگەنە بریتانیا یاخود مافی مانەوەیان نییە. لای خۆیەوە ئێڤێت کوپێر وەزیری ناوخۆی بریتانیا ڕایگەیاندووە لەگەڵ عێراق لە قۆناغی کۆتایی داین بۆ جێبەجێکردنی پرۆسەی دیپۆرتکردنەوەی ئەو کۆچبەرانە. ئەمە لە کاتێکدای هەفتەی ڕابردوو بریتانیا و فەڕەنسا ڕێککەوتنی نوێیان بۆ دیپۆرتکردنەوەی ئەو کۆچبەرانە واژۆ کرد کە لە کەناڵی ئینگلیزەوە دەگەنە بریتانیا. باپەی میدیاکانی ئیسرائیل سەر لە بەیانی ئەمڕۆ فەرەج غۆل یاساناس و ئەندامی پێشووی ئەنجومەنی یاسادانانی حەماس لە ماڵەکەیدا لە ڕۆژاوای غەزە کراوتە ئامانج و کوژراوە. سوپای ئیسرائیل هاوکات چەند ناوچەیەکیشی لە غەزدا بردومان کردووە. چه ئاماژەیە فەرەج غۆل یاساناس و سیاسی لە ساڵی 2007 وەزیری دیل و ئازادکراوان بووە و دواتر لە حکوومەتەکەی ئیسماعیل هەنیەدا بووە بە وەزیری داد و لە ساڵی 2014 ببورن با گوێرەی ڕێککەوتنامەیەک لە نێوان حەماس و فەتح ناچار بە دەست لە کارکێشانەوە کرابوو. گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد بن.